حقت ئەم منتەقەی پێدەڵێن دەشتی ناوکوڕ کە دەشتی سێ قەزا بەخۆی دەگرتەوە بەردەرەشە و ئاکرێ و شێخان بەڵام ڕێژەی هەرە زۆرەکەی خاکەکە منتەقەی بەردەرەش و شێخان پێدەڵێن ساڵان نێزیکەی 30,000 دۆنم بە پەتاتە لەم منتەقەی دەچێندرێت و پەتاتە لە ساڵی 2009 گەشەی چاندنی دیتووە ساڵ بۆ ساڵ ڕێژەی چاندنی پەتاتە لەم دەبەرە زیادی کردەوە ئەم ساڵی ڕابردوو ئێستا لەم وەرزە نزیکەی 30,000 دۆنم لە دەشتی ناوکوڕ بە پەتات چێندراوە چاوەڕوان دەکرێت ڕێژەی بەرهەم لەم منتەقەیە نزیکەی 350,000 تەن پەتاتە هەبێت. خۆی بەگشتی دوو جۆرە پەتاتە هەیە پەتاتەی خۆراکە کە سەر سفرەکانمانە و پەتاتەی پیشەسازی ئەوی بۆ چپس و فینکەر بەکان دێنرێتن هی خواردنەکەش نزیکەی سەرەوەی 30 جۆری پەتاتە هەیە هی بۆ پیشەسازیش کە پێدەڵێن بۆ جپس و فینکەر نزیکەی 7 جۆری پەتاتە هەیە. لە عێراق گشتی وەرزی چاندن لە ناوڕاست و خوارەوەق مانگێک پێشی مەدەچین بەڵام لە کوردستان لە یەکی شوباتەوە دەست بە چاندن دەکرێتن تا یەکی سێوە یەکی ئادارەوە کۆتایی پێتێتن بۆ وەرزی حەڵقاندن و دوورنەش پێ بڵێن بە جۆری سرف دەگۆڕێتن سرفمان هەیە تەمەنی 90 ڕۆژە هەیە 100 ڕۆژە هەیە 120 ڕۆژە واتە مامناوەندی لە یەکی پێنجەوە یان بۆ 15 پێ دەست بە حەڵقاندنی پەتاتە دەکرێت پەتاتە بەگشتی عالەمێک جودایە ینی هەر جۆرە پەتاتێک بە شێوەیەک تێتە چاندن وەکو مەسافە بینی تۆ بۆ تۆ وەکو قوڵاتی بەڵام معادلەکە نزیکەی بینی تۆ نزیکەی 25 سانتیمە و قوڵایەتەکەش 20 سانتیمە. لێرە چەند کۆمپانیەک هەیە لە کوردستان کە بریکاری سەرەکی هاوردەکردنی تۆی پەتاتە لە وڵاتەکانی پێشکەوتوو وەکو هۆڵندە ئێمە وەکو کۆمپانیەکی ئێج ماوەی 12 ساڵە بریکاری سەرەکی کۆمپانی ئێزت پێسینی هۆڵندینە کە یەکە لە کۆمپانە هەر بەناو بانکانی بۆ دروستکردنی تۆی پەتاتە ساڵانە نزیکەی 10 بۆ 15,000 تەن پەتاتە لە وڵاتی هۆڵندە هاوردە دەکەین و دابەشی دەکەین لەسەر هەموو جوتیارانی عێراق جوتیارەکانی گەورە و نمونەی هەمووی لەگەڵ ئەمە ئیش دەکەن و بەشێکیش خۆمان لە کۆمپانیەکەی خۆمان بەشی چاندنمان هەیە واتە ئامێر و تەکنۆلۆژی زۆر پێشکەوتومان هەیە لە ژێر ئیشرافی مهندسەکانی پێشکەوتوو لێرە بە خۆمان نزیکەی ساڵانە 1000 تەنی پەتاتە دەچینێ بەڵێ زۆر جا باسمان کردیە خەڵکیمە وردە وا فێرە سەقافەتی پەتاتە خواردن دەبن ئەم ساڵی ڕابردوو بە پێداتای لە وەزارەتی کشتتوکارەیە کوردستان ساڵ دوازەیمان پێویستی بە 100,000 تۆنی پەتاتە بەڵام ئەو ساڵە چاوەڕوان دەکرێت لە سەرتاسەری کوردستان نزیکەی 600,000 تۆنی پەتاتەمانە بێت واتە 6 بەرامبەر پێداویستی ناخۆ بەرهەم زیادی کردووە و ئەو زیادەیەش ڕەوانەی پارێزگەکان ناوڕاست و خواروی عێراق دەکەن بەڵام لە عێراقیش پەتاتێک زۆر تێتە چاندن واتە کە ڕێژەی بەرهەم زیادی کرد تووشی جوتیار تووشی گرفتی بە بازارکردن دێتن و لە هەوڵدانە لەگەڵ حکوومەتی هەرێم کە بتوانین چۆن بەرەبوومی پەتاتە هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین بە تایبەت وڵاتانی کەنداو کە ئەو وڵاتانە زۆر خواستیان لەسەر بەرەبوومی کشتتوکاری هەرێمی کوردستان بەرێ لەگەڵ قۆنسولگی ئیماراتی لە کوردستان حکوومەتی هەرێم مزەکەرێکی لێکتەگەشتنیان هەیە کە بتوانن جۆرە بەرەبووم چەندین جۆرە بەرەبوومی کشتتوکاری هەرێمی کوردستان ئەوانی بەناوبانگە و بەتامە و لە ڕووی تەندروستی باشتر ڕەوانەی وڵاتی ئیمارات بکرێت و پەتاتەش یەک لەو بەرەبوومەکانە کە بڕیارە لە کاتێکی نێزک ڕەوانەی وڵاتی ئیمارات بکرێت استثمار لە کردی کشتتوکال جیاوازە لە سێکتەرەکان دیکە کشتتوکال زیاتر هەلی کار دەڕوخسێن بۆ خەڵکی ئەم منتەقەیە لە هەر سێ قەزا کە دەشتی ناوکوڕ پێ دەڵێن ساڵانە نزیکەی 20 بۆ 25,000 کرێکار سوود لە چاندنی پەتاتەکەواتە هەلی کار زیادی کردووە و دەتوانن خەڵکی ئەم منتەقەیە سوود لە چاندنی پەتاتە وەرگرن زۆربەی کرێکارەکانمانش ئاوارەی کەمپەکانی کە لە شەڕی داعشەوە
ئێستا لە کوردستان نیشتەجێنە بەتابەت لە دەشتی ناوکوڕ و هەردوو ڕەگەزیش کار دەکەن بە بێ فەرق و جیاوازی ئافرەت و بە پیاوەشیش دەکەن. ئێمە باسمان کرد کێشەی هەر سەرەکیمان بە بازارکردنە و نەبوونی پاراستنە. ڕاستە یاسایکە یاسای پاراستنی بەرەبوومی ناوخۆی بەڵام لە هەندێک شوێن لە هەندێک مەرز بە شێوەیەکی باش جێبەجێ ناکرێتن واتە لە کاتی پەڕاگەشتنی بەرەبوومی وڵاتانی دراوسی هاوردە دەکرد ئەمە کاریگەری زۆر خراپ لەسەر بەرەبوومی کوشتکار دەبێت و جۆتیا زۆر جا تووشی زەرەر دەبێتن بەڵام دەتوانین بە ڕێگەی دیکە بتوانین چەند کارگەی دروست بکەین بۆ ئەوی ئەو پەتاتی زیادە بە پیشەسازی بکرێتەوە بتەجب چوفین کرد ئەوە بەشێکە لە چارەسەرکردن بەڵام ئێمە بەردەوام داوامە لە حکوومەتی هەرێمە کە مەرزەکان باشتر حدودەکان باشتر کۆنتترۆل بکرێت و دەتوانین بەرێن بە حکوومەتیش بدەین. ساڵ دوازەی ما کوردستان پێویستی بە گەلێک جۆری بەرەبوومی کوشتکاری نەبیت بە تایبەت پەتاتە هەروەکو باسمان کرد 6 بەرامبەر پێداویستی ناخۆمان هەیە کۆگای ساردکردەوە زۆر زۆر دروست کرایە دەتوانین لە کۆگەکان بەرەبوومی پەتات عەمبار بکرێن ئەو کاتێ پێویستی بازار پێویستی بە بەرەبوومی پەتاتەیە بخێنە بازارەوە بە نرخێکیش گونجاو بێتە فرۆتە.